ڕۆژ باش سپاس وانەی یەکەم تەواو بوو وانەی دووەم تەواو بوو وانەی سێم تەواو بوو ئێستا وانەی چوارەم دەست پێگەی سێ دەستی مامۆستا پێکە و بزوێنی درێژ وا نە ئی وانەی چوارەم سەیری نوکی ماجیکەکەی منکە وانەی کوردی خوێنین کێ و رێ د ئی ئەمڕۆ دەی مانگی حەوت 2018 ئەمڕۆ سێشەممەیە س ئێ سێ شەم م زۆر باشە ئێستا ئێمە دووبارەی ئەمە ئەکەین هەمووتان سێی دەستی ئەڵمەساعد پێکەن بەڵام ئێوە مەیلێنەوە تەنها گوێگری ئامەد د دا دە دار ر را رە مۆز ز زا زە چاو و وا وە من بە دوو چاوی جوانم تێر لە دنیا دەڕوانم بۆ ئەم دیاریە جوانە سوپاسم بۆ یێزدانە چاو و وا وە دۆ وۆ دۆ وۆ نەی هی یا یە ئاو ئا ئە باشە نان ن نا نە دێ یێ ڕۆژ ژ ژا ژە ڕێواز س سا سە بەڕوو دەم م ما مە دەم م ما مە باسەیری لاپەڕەیەکی تریش پێین مەڕ ڕ ڕا ڕە کەباب ب با بە پەت ت تا تە تا تە بوو ک کا کە تیمساح ح حا حە ئاش ش شا شە تۆ پ پا پە سەگ گ گا گە کەف ف فا فە مەل ل لا لە قانع عا ئە زانی لاپەڕەی تریشمان هەیە تەواوکەری ئەمەیە دەهۆڵ ڵ لا ڵە بەهرە ها هە بۆ ق قا قە شاخ خ خا خە ساج ج جا جە باغ غ غا غە مرۆڤ ڤ ڤا ڤە ورج چ چا چە ئەمە هەموو پیتەکان بوو بە وشەکەیەوە لەگەڵ پڕگەکانیشی لێ دروستکرا وێنەمان هەیە لەژێر وێنەکانیان ناوەکەشی نووسراوە بەڵام من جارێکی تر بە ماجیگەری خۆم بۆتان دەنووسم بزانم چۆن ناوەکان ئەنووسین یەکەم وێنەی پێشمەرگەیە من بۆتان نووسم پێشمەرگە سەیری کە چۆن ئەنووسین سەیری نوکی ماجیگەری مامۆستا دەکەن چۆن لە هێڵەکە نایانمە خوارەوە پ سێ خاڵە ژێریەتی ش پێش مە مازە دەسخەتەڵی دەسخەتی سێدەسی مامۆستا دەکەن تۆش دەسخەتە جوانە بێگەن جوان سێری پێشمەرگە دووەم دانەنووسا ئەفسەر ئە سێدەسی مامۆستا سەر سەر ئەفسەر یەکەم پێشمەرگە بوو دووەم ئەفسەر سێم ڕۆیی سێدەسی مامۆستا دەکەن پۆلیس ئەمیش هەڵۆیەکە هەڵۆ سێدەسی مامۆستا دەکەن چۆن هێرەکان نووسن دێمە چوار وشەمان نووسی پێشمەرگە ئەوە وێنەکەیەتی
أفسر أو باكلا. بوليس أو وينكيتي الله أما وينكيتي كم والله وينكيتي شم فيها فأنا وينانا هاسي كوينك كوتير لجينا ناقل إسلام كوتير أما وينك مرة مر أما وينك موز وينك هور وينك قاس وينك أما وينك دوشا يتماتا أما وينك كولاركا چندین ناوش نشدم ساخت کلارا اما وینی میو چه زنی داری میو چی میوه ما بوگه علی تو دیگه چیکار کنم تری من بوگه کاماتم میو تری من بوگه اماش آخر وینی برجان اما من برجان منن جیشان آفریقا برجان است اما انا لعبم رستدلو سکین خلاصين تسي ما مصادر اكيد زي شو بس كمان ما بقول لك بقى من ايه لعبه اي بقى هدير شابه منه بقى مش هدير لعبه بقى بوليس كشف منه بقى بوليس كشف منه وارد سيدي من كمالات مش ممكن يسمع معنا لما ويشيلوا ويايا ليه يعمل وشيء سيد واقعي اما امانه وسيد نسينسا لو شانيك يكشف في خوين يستعمل مصدر زكي سيد اسمه مصدر كأنسم اما اما چی مسیوا؟ اما درسته دوما زنی چی انوسی؟ یا خوبا لرزی دوما زنی لرزی دوما چی مسیی؟ لرزی دوما مسیی؟ سیدسی کسان لرزی دوما چی انوسی؟ لرزی دوما مسیی؟ اما جاری که دوباره اینا سیدسی که اما چی؟ رز اما رز لرزی سیما زنی چی مسیی؟ اما رز لرزی اما مسیی مانه اما لدو مسیی مانه اما رز لسیما مسیی سیدسی که نمودن ماتوزه زکاشی بودی داشتیم ماتوزه مستقیم بودی داشتیم سیدا سنگاواکی من اما رز اما سیدا گاواکی من جایی که دوباره کامو اما بوی که رسته پیشک درست کنیم اما رز رز لا چی من بازیار کرد؟ لا كما اما لرسي كمان رزي كمان رزي دوم اما رز لا زين رزي شو هذا شيء بوكين جيسي لازم كان عفرم اما رز لا إذا اسمها كيف؟ لا يا سا يا مريز لا يا سا والله ليش كانوا شيء نوع لريسي كان جمع طاية كين لريسي كان جمع طاية كين بس أنا ما أرايا يا مريز لا يا سا دقيق زور بعد كواته أنا رستطاعك هم كان سيد ممكن إما رز سينوسينا كنتم تواقي مزان شنو اللي صفتك رز با ياسا
بێزنە یاساڵێک خاڵێکماندا نابوو واتە لێرە یاساکەمان تەواو بەم شێوەیە لەو کۆمەڵە وشەیە بەتوانیمە ڕستەیەکی تەواو دروستکەین ئێمە ڕێژ لە یاسا دەگرین سپاس بۆ ئێوە ئافرین ماندوو بوو